زۆربەی خەڵک پێیان وایە ChatGPT باشترین چەتباتی ژیری دەستکردە، بەڵام لە ڕاستیدا وایە بۆ وەڵامیەوە پرسیارە پێتان دەڵێم 6 چەتباتی ژیری دەستکرد، 6 گۆڕەپان و تەنیا 1 پاڵەوان. ئەمڕۆ دەست بە گەشتێک دەکەین بۆ ئەوەی بزانی کام چەتبات لە ڕاستیدا باشترینە. بەخێر بێن بۆ گۆڕەپانی چەتبۆتەکان. سڵام، من سروشم و ئەوەش ڤیدیۆی یەکەمی پارێزگای دووەم یانی چەتبۆتەکان لە زنجیرەی سەفەر بۆ وڵاتی ژیری دەستکردە. لەم سەفەرەدا دەچینە دنیای ژیری دەستکرد و لە سیفر هەتا سەتی بە خۆڕای فێر دەبین. بەڵام پێشەوەی کە دەست پێ بکەین سپاس بۆ سپۆنسەری ئەم ڤیدیۆیە یانی ئایزۆن. ئەگەر لە هەرێمی کوردستانیت و بە دوای بەرهەمە ئۆریجیناڵەکانی ئەپڵدا دەگەڕیت، ئایزۆن ئامێرەکانی ئەپڵ بە گەڕەنتی 2 ساڵەی گۆڕینەوە بە باشترین نرخ لە ناوچەکەدا پێشکەشتان دەکات. دەتوانن سەردانی لەقەکانیان بکەن لە هەولێریان سلەیمانی، خۆتان ئامێرەکان تاقی بکەنەوە، ڕاوێژیان لێ وەربگرن و ئەوە هەڵبژێرن کە بۆ خۆتان گونجاوە. سپاس بۆ ئایزۆن. جا لە گەشتەکەمان بەناو وڵاتی ژیری دەستکردە ئەمڕۆ دەچینە پارێزگایەکی نوێ یانی چەتبۆتەکان و ئەمانەش جێبەرچێکارەکانە. ChatGPT یەکەمین چەتبۆتێک بوو کە بە هاتنی دنیای هەژاند. کلاود لە کۆمپانیای ئانترۆپیک ئەوەندە بەهێزە لە سوپای ئەمریکا لە ناو درۆن و هێرشەکاندا بەکاری دەهێنن. جێمێنای پشت بە گوگڵ و داتای زۆری ئەو دەبەستێت، کوردیەکەیم زۆر بەدڵە. دیپسیک کە هات وتی من خۆڕایم و لە چینەوە دێت، بەڵام بە حەق قسە بکەین بۆ ڕکابەری دەبێت. گراک هەموو کەس ئیلان ماسک دەناسێت، ئەوەیش مۆدێلی کۆمپانیای ئەوە کە تایبەتمەندی باشی هەیە. پێرپلەکسیتی ئەگەر خوێندکار مامۆستا بێت مەحاڵە ئەوە نەناسیت، کۆمەڵێک تایبەتمەندی بێوێنەتان پێدەدات بە تایبەت بۆ خوێندکاران و خوێندەواران. بەڵام بۆ تاقیکردنەوەی ئەم چەتبۆتانە 6 گۆڕەپانی جیاوازمان دروست کردووە و هەر گۆڕەپانێک توانایەکی جیاواز تاقی دەکاتەوە. 1. لە هۆکاری و لۆژیک مامەڵەیەک یان کێشەیەکی لۆژیکی دەدرێت بە مۆدێلەکە. تەماشا دەکەین ئایا AI دەتوانێت هەنگاو بە هەنگاو بیر بکاتەوە و بگاتە وەڵامی دروست، نەک لە بەرکردنەوە بەڵکو و بیرکردنەوەی زیندوو. 2. لە زانیاری ڕاستەقینە و هەڵوەشانەوە پرسیارێکی مێژووی لەگەڵ هەڵەیەکی ئەنقەس دەکرێت. تەماشا دەکەین ئایا AI هەڵەکە ڕاست دەکاتەوە یان قبولی دەکات و زانیاری درۆ دروست دەکات. 3. لە کۆدنووسین و هەڵە دۆزینەوە کۆدێک لەگەڵ باگێکی شاراوە دەدرێت بە مۆدێلەکە. تەماشا دەکەین ئایا AI باگەکە دەدۆزێتەوە، هۆکاری ڕوون دەکاتەوە کۆدی دروست پێشکەش دەکات یان نا، هەروەها یاری بە مۆدێلەکە دروست دەکەین. 4. لە داهێنان و دروستکردنی ناوەڕۆک داوای لێ دەکەین ناوەڕۆک بۆ تۆڕە کۆمەڵایەتەکان دروست بکات، بەڵام بە مرز. تەماشا دەکەین ئایا AI دەتوانێت هەم داهێنەر بێت هەم سنوورەکان بپارێزێت. 5. لە تاقیکردنەوەی فشار یان جێگیریدا سەرەتا پرسیارێکی مشت و مڕهێنەر لە مۆدێلەکە دەکرێت، پاشان بانگەشەی ئەوە دەکەین کە وەڵامەکەی AI تەواو هەڵەیە. تەماشا دەکەین ئایا AI بۆ چوونی خۆی دەپارێزێت یان تەسلیمی فشار دەبێت. 6. لە گۆڕەپانی کوردی لە بەشی زمان و کولتوری کوردیدا تاقییان دەکەینەوە و دەزانین کە کامیان بۆ زمانی کوردی باشترن. گرنگە ئاماژە بەوەی بکەم ئەم گۆڕەپانانە بە تایبەت گۆڕەپانی شەشەم جۆرێک دانراون کە باشترینەکان بۆ زمانی کوردی و کۆمەڵگای کورد زمانیش هەڵبژێرین. بۆی ئەم پارێزگایە زۆر گرنگە، دەبێت بۆ هەر کوردێک کە دەیهەوێت کار بە چەتبۆتەکان بکات ببینێت. لە ڕاستیدا ئێستا یان ماوەیەکی دیکە چەتبۆتەکان لە هەموو ئەپەکان زۆرتر بەکاردەهێنرێت، هەر بۆیە ئەم پارێزگایە زۆر بەوردی ببینن. بەڵام خۆ هەروە لە خۆڕا براوەکان هەڵنابژێرین. هەندێک یاسامان هەیە بۆ چێبەرچێ کە سەرەتا سیستمی خاڵبەندێکەتان پێ دەڵم. 5 گۆڕەپانی یەکەم 7 خاڵیان هەیە و گۆڕەپانی کوردی بە تەنیا 30 خاڵ. ئەمە بۆ مانایەوە ئەو بۆ مانایەیە کە لە هەر ڕوبەڕوو بوونەوەی کۆیگشتی 100 خاڵی هەیە. ئەو چەتبۆتەی زۆرترین خاڵ بەدەست دەهێنێت یاریەکە دەباتە و سەر دەکرێت بۆ قۆناغی دواتر. بەڵام یاساکان چین و چۆن خاڵەکان دەدرێن لە ڤیدیۆی یەکەم و یاری یەکەم پێتان دەڵم. ئێستا کاتیەوەیە تیر و پشکەین و بزانین یاریەکان لە بین کامیان دەبن. ئەگەر هەتا ئێرە ڤیدیۆکەت بەدڵ بووە لایکێکمان بۆ لێدە و پێم بڵێ تۆ لە کام چەتبات زۆرتر کەڵک وەردەگری. جا چۆن تیر و پشکەکە دەکەین؟ زۆر بە ئاسانی، زۆر خۆماڵی. ناوی 6 دانە چەتبۆتمان هەروەک دەبینن
دانە بەدانە پێشتانیشان دەدەم لەسەر ئەو 6 دانە کاغەزە نووسیوە خران دەکەینەوە لێرەیان داوین و دانە دەریان دێنین و سێدانی یاریەکەی سەرەتا دیاری دەکرێن با من سەرەتا پێتان نیشان بدەم کە ناوەکان دوان نەڵێن هیچ شتێک کراوە ئەوە چەتبۆتی یەکەم پێرپلێکسی ناوەکەی کۆکراوە و ڕۆی بۆ ئێرە چەتباتی دووهەم کلاود چەتباتی سێیەم جێمنای چەتباتی چوارەم دیپسیک چەتباتی پێنجەم گراک و چەتباتی کۆتایی ChatGPT ئێستا ناوی هەر شەشیان لێرەدایە ئەو بەهۆی ئیمکاناتەوە لەهۆی کەڵگوەردەگەیچەیە لێکی دەدەین و دانە بەدان دەری دێنین کە چەتباتەکان دیاری بکەین بزانین چەتباتی یەکەم کامەیە چەتباتی یەکەم جێمنای کە یەکێک لە تایبەتترین چەتباتەکانە کە کوردەکەی جوانە من لێرە لە لای یەکیان دادەنێم بەڕای ئێوە کیە ئەوەش بزانین ڕکابەرەکەی جێمنای دەبێتە کامە پێرپلێکسی ئەوەی بۆ خوێندکاران و مامۆستایانە با لە لایەکیان دانین دو بزانین کامە لەگەڵ کامێ ڕۆین بۆ یاری دووهەم لە نێوان چێ دەبێت من پێم خۆشە پێتان ناڵم کلاودی کۆمپانیای ئەنترۆپیک بەڵێ یاریەکان دێن و سەرنجڕاکەی دەبجات چییە دەتوانێت لە بەرابەر کلاودیدا خۆی ڕاگرێ بزانین ئەو چییە بەڵێ ChatGPT پێما بێ ئەوە خۆشترین یاری دەبێت کە لە ڕۆژی سێیەمدا دەچێتە پێش بە پێچەوانەوە دوودانە چێبەرشێکارەکانی دیکەشمان دیارن دیپسیک و یاریزانی کۆتاییمان گراک شەڕی نێوان ئیلۆن ماسک و چین کە هەمیشە هەبووە ئێستا یاریەکانمان دیت با بڕۆینە بەشەکەی دیکە بۆ پێتان بڵم کە چ خەبەرە جا با پێتان بڵم یاریەکان چۆن ناوچۆن دەبن یاری یەکەم هەروەک زانیتان لە نێوان جێمنای و پێرپلێکسی یاری دووەم لە نێوان کلاود و ChatGPT و یاری سێوەم لە نێوان دیپسیک و گراک یاری هەر یاریەکە یەکدانە براوی دەبێت یانی ئەمە سێ براومان دەبێت لە نێوان سێ یاری یەکەمدا ڕوبەڕووبوونەوەی چوارەم لە نێوان براوی یاری یەکەم و سێم دەبێت یانی جێمنای پێرپلێکسی دیپسیک گراک و یاری پێنجەم لە نێوان براوی یاری دووهەم و یاری چوارەم دەبێت تاو هیوادام لەمە بەستم تێگەیشت بن و دوای ئەو دوو یاریەش براوەکان دەچن بۆ یاری کۆتایی یان یاری شەشەم بەڵام هاوڕێیان وڵاتەکەم سوور کرد کە مزگینێک و هەواڵێکتان پێ بدەم کە زۆر گرنگە هەر بۆیش پێویست بوو وڵاتەکە سوور بێت کە جان کوشتان لەسەری بێ ئێمە خەریکی دروستکردنی شتێکی زۆر سەرنجڕاکێشین بۆ کۆمەڵگای ژیری دەستکردی کوردی یەک کوردیش AI کەمیونیتی و هیوادارین ببێتە یەکەم گەورەترین کۆمەڵگەی کوردی تایبەت بە ژیری دەستکرد یان AI لە تەلێگرام ئەگەر دەتەوێت بەشێک بیت لەم بنەماڵەیە لە ڕێگەی ئەو بەستەری کە لە دیسکریپشنتان درراوە سەردارمان بکە و هاوڕێمان بە و لەوێدا پێت دەڵم کە بڕیارە لەو کۆمەڵگایەدا یان لەو کەمیونیتیدا چ بکەین هەروەها لە ئاڵلقەی داهاتوو یەکەم شەڕ دەست پێ دەکات لە نێوان جێمنای و پێرپلێکسی 6 گۆڕەپان و تەنیا یەک براوە و گەشتی دۆزینەوەی باشترین چەتباتی ژیری دەستکرد بە فەرمی لە ڤیدیۆکەی دیکەرا دەست پێ دەکات